إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدًا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد فإن أصدق الحديث كلام الله وخير الهدي هدي نبينا محمد صلى الله عليه وسلم وشر الأمور محدثاتها وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار. میوانانی ماڵی خدای پەروەردگار، سلام و رحمت و بەرەکەتی خدای پەروەردگارتان لێبێت. خدای پەروەردگار لە قورئانە پیرۆزەکەیدا دەفەرمێت: والله يدعو إلى دار السلام ويهدي من يشاء إلى صراط مستقيم. پەروەردگار بانگتان دەکات، بانگی خەڵکی دەکات بۆ شوێنی سەلامەتی و هێمنی و ئارامی، و ئەوەی ویستیشی لێبێت هیدایەتی دەدات بۆ ڕێگا ڕاستەکەی. شوێنی سەلامەتی و ئارامی لە دنیادا دەستگیرتنە بە دینەکەی خدای پەروەردگار، و لە کۆتاییشدا بەهەشتەکەی خدای پەروەردگارە، و زۆریکردنیش نییە لە ئاینی پیرۆزی ئیسلام. لا ئیکراهە فی الدین، لە دنیادا زۆری لە هیچ کەس ناکرێت بۆ ئەوەی بێتە ناو ئاینی پیرۆزی ئیسلام. ومن يبتغي غير الإسلام دينا فلن يقبل منه وهو في الآخرة من الخاسرين. بەڵام هەر کەسێک ئاینێک غەیری ئاینی پیرۆزی ئیسلام هەڵبژێرێت، ئەوە دەستی پێوە بگرێت و هەڵی بژێرێت، ئەوە لێی قبول ناکرێت، و لە ئاخیرەتیش لە خەسارەتمەندان دەبیت. مسلمانانی خۆشەویست، کلیلی ئاینی پیرۆزی ئیسلام لا ئیلاهە ئیلا اللهە، کە هیچ پەرستراوێکی بە حەق نییە شایەنی پەرستن بێت بێجگە لە ئەڵڵا، کە هەموو پەرستراوەکانی دیکە بێجگە لە ئەڵڵا هەمویان باتیلن. و هەر کەسێکیش بەڕاست و درستی دەستی پێوە بگرێت بەو کەلیمەیە، بە کەلیمەی لا ئیلاهە ئیلا الله، و دەری ببڕێت، ئیعتیقاد و بیر و باوەڕی پێ هەبێت بە دڵسۆزی و بە ئیخلاسی، و کارێک نەکات کە لا ئیلاهە ئیلا الله هەڵبوەشێنێتەوە، ئەوە دەچێتە بەهەشتەوە بە ئیزنی خدای پەروەردگار. گەورەترین و پیرۆزترین کەلیمە لا ئیلاهە ئیلا الله کە مرۆڤ پێی دێتە ناو ئاینی پیرۆزی ئیسلام. ئاینی پیرۆزی ئیسلام ئاینی ئاشتیە کە پەروەردگار دەفەرمێت والله يدعو إلى دار السلام. پەروەردگار خەڵکی بانگ دەکات بۆ ئاشتی، بۆ دارالسەلام کە ئاینی پیرۆزی ئیسلامە، و هەروەها لە کۆتاییەکەشدا بەهەشتە بەویستی خدای پەروەردگار. بەڵام کە دەڵێن ئاینی پیرۆزی ئیسلام ئاینی ئاشتیە، یان زۆر لێکردن نییە بە لەناو ئاینی پیرۆزی ئیسلام. معنای ئەوە نییە کە مرۆڤی مسلمان هەر چ شتێکی بیەوێت ئەنجامی دەدات، هەر لە ئاینی پیرۆزی ئیسلام دەمێنێتەوە. یان کە دەڵێن ئاینی پیرۆزی ئیسلام ئاینی ئاشتیە، معنای ئەوەیە کە ئاینی پیرۆزی ئیسلام زوڵم و ستەم لە هیچ کەسێک ناکات، ئەگەر غەیری مسلمانیش بێت، و کەسیش بە زۆر ناهێنیتە ناو ئاینی پیرۆزی ئیسلام. بەڵام مرۆڤی مسلمان دەبێ ئاگادار بێت کە باسم کرد، معنای ئەوە نییە هەر شتێک ئەنجام بدەیت هە لە چوارچێوەی ئاینی پیرۆزی ئیسلام دەمێنێتەوە. دەمەوێت ئەوڕۆ دەخاڵی زۆر گرنگ باز بکەم، دەکار و کردەوە کە ئاینی پیرۆزی ئیسلام هەڵدەوەشێنێتەوە. پێویستە مرۆڤی مسلمان زۆر ئاگاداری ئەو خاڵانە بێت کە هەر کەسێک ئەو خاڵانە ئەنجام بدات لە ئاینی پیرۆزی ئیسلام دەچێتە دەرەوە پەنا بە خودای گەورە. دەخاڵ بە کورتی باز دەکەم بەویستی خدای پەروەردگار، بۆ ئەوەی ئێمەی مسلمانان ئاگادار بین کە چ شتێکە لە ناو ئاینی پیرۆزی ئیسلام دەمان باتە دەرەوە.
یەک لەو خاڵانە شەریک بڕیاردانە بۆ خودای پەروەردگار، هاوارکردنە لە غەیری خودای پەروەردگار، لە مردووان، لە پیاوچاکان، لە پێغەمبەران عەلەیهیمو السەڵات وەسەلام، لە مەلایکەتان، ئیعتیقاد بە دار و بەرد و بە پەڕۆ شتێکی دیکە بکەین بە شەریک و هاوبەش لەگەڵ خودای پەروەردگار، ئەوا لە ئاینی پیرۆزی ئیسلام دەردەچین پەنا بە خودای گەورە. إنه من يشرك بالله فقد حرم الله عليه الجنة ومأواه النار. بێگومان هەر کەسێک شەریک و هاوبەش بۆ خودای گەورە بڕیار بدات، ئەوە خودای گەورە بەهەشتی لێ حەرام دەکات و لە ئاگریش دەمێنێتەوە پەنا بە خودای گەورە. و دووەم خاڵ واستەدانان لە بەینی خۆمان و خودای پەروەردگار کە چۆن مشریکانی مەککە ئەو کارەیان دەکرد. والذين اتخذوا من دونه أولياء ما نعبدهم إلا ليقربونا إلى الله زلفى. لغير خدای پەروەردگار دۆست و سەرخەریان بۆ خۆیان ئەنجام دەدا، دایان کردە واستە لە بەینی خۆیان و خودای گەورە. کاتێک پرسیاریان لێ کردبا بۆچی ئەو کارە دەکەن، دەیان گوت لە خودای گەورە نزیکمان دەکەنەوە، شەفاعەتمان بۆ دەکەن، ئێمە هیچ نین. و ئەو ڕۆژ زۆرێک لە مسلمانان بەداخەوە هەیە کە ئەو کارە دەکەن، دەڵێ ئەمە هیچ نین، لە خودای گەورە نزیکمان دەکەنەوە. نەخێر، ئەو کارە شەریک بڕیاردانە بۆ خودای پەروەردگار، واستەدانان لە بەینی خۆمان و خودای گەورە. ادعوني استجب لكم، دەفەرمێت داوام لێ بکەن من وەڵامتان دەدەمەوە. خودای پەروەردگار نابێ یەکسان بکەین بە بەندەیەکی زاڵم و ستەمکار کە ئیلا دەبێ واستە بکەی بۆ ئەوەی پێی بگەی. نەخێر، خودای پەروەردگار پێویستی بە واستە نییە. و سێەم خاڵ بە کافردانانی کەسانی مشریک و کافر. هەر کەسێک مشریک و کافر بوو، لەکنێ ئێمە مشریک و کافرە، هیچ پاساوی بۆ ناهینینەوە. چۆن مسلمانێک ناتوانین کافر بکەین؟ کەسێکی نوێشکەر کە دەڵێ مسلمانم، ناتوانین لە خۆمانەوە کافری بکەین. بە هەمان شێوەش کەسی مشریک و کافر پێی ناڵێن مسلمانە، چونکە لە ئاینی پیرۆز دەمان باتە دەرەوە پەنا بە خودای گەورە. و چارەم خاڵ کەسێک پێی وابیت کە ڕێبازێکی دیکە، یاسایەکی دیکە بێزگە لە ڕێباز و یاساکەی پێغەمبەری خوددا صلی الله علیه وسلم چاکتر و باشترە، یان بڵێت کە یاساکەی پێغەمبەری خوددا، دینەکەی خودای گەورە بۆ ئەوڕۆ ناگونجێت، یان ڕێبازێکی دیکە یەکسان بکات لەگەڵ ڕێبازەکەی خودای گەورە کە پێغەمبەری خوددا پێی هاتووە صلی الله علیه وسلم. ئەوە لە ئاینی پیرۆزی ئیسلام دەردەچێت پەنا بە خودای گەورە. و پێنجەم خاڵ ڕق لێبوونەوە لە شتێک لەو شتانەی کە دینی پیرۆزی ئیسلام پێی هاتووە، کە پێغەمبەری خوددا صلی الله علیه وسلم پێی هاتووە. پێویستە زۆر زۆر ئاگادار بین. ذلك بأنهم كرهوا ما أنزل الله فأحبط أعمالهم. پەروەردگارمان دەفەرمێت لەبەر ئەوەی ئەوانە ڕچیان لەوە بوو کە خودای گەورە دایبەزاند بوو، بۆیە کار و کردەوەکانمان بەتاڵ کردن. دەفەرمێت خودای پەروەردگار جا هەر شتێک بیت، بچووکترین شت تا گەورەترین، هیچ فەرق و جیاوازی نییە. مرۆڤ نابێ بە هیچ شێوەیەک ڕقی لێ بێتەوە، بەڵکو دەبێ خۆشەویستی هەبێت بۆ ئەو یاسا و ڕێبازەی کە خودای پەروەردگار دایبەزاندووە بۆ پێغەمبەری خوددا صلی الله علیه وسلم. و خاڵێکی دیکە کە زۆر گرنگ، خاڵی شەشەم گاڵتەکردن یان زنێودان بە دینەکەی خودای پەروەردگار. ئەوە زۆر زۆر گرنگە، چونکە منافق و دووڕوان بە ناوی ئیسلام، لە ناو ئیسلام ئەو کارە ئەنجام دەدەن کە چۆن لە سەردەمی پێغەمبەری خوددا صلی الله علیه وسلم گاڵتەیان بە پێغەمبەری خوددا کرد صلی الله علیه وسلم، و گاڵتەیان بە سەحابە کرد. چەند کەسێکی منافق کە لە جەنگی تەبوک بوون، کاتێک لێیان پرسی ئەوە بۆ واتان کرد، گوتیان وەڵڵا هەر ئەی پێغەمبەری خوا بەس بۆ ئەوەمان بوو ڕێگاکە کورد بکەینەوە، هیچی دیکە نەبوو. قل أبالله وآياته ورسوله كنتم تستهزئون لا تعتذروا قد كفرتم بعد إيمانكم. پەروەردگار فەرمووی پێیان بڵێ ئایا گاڵتە بە خودای پەروەردگار و نیشانەکانی خودای پەروەردگار و بە پێغەمبەری خودای پەروەردگار دەکەن، گاڵتەیان پێ دەکەن، ئیعتیزار مەهێننەوە، ئێوە کافر بوون لە دوای ئیمانتان. فەرمووی خودای گەورە. بۆیە زۆر زۆر گرنگە خۆمان بپارێزین لەو خاڵە. و حەفتەم سحر و جادوکردن کە ئەوڕۆ زۆر زۆر بەڵاوە لە ناو مسلمانان، بە تایبەتی ئافرەتان زۆر زۆر هانان بۆ دەبن. پێویستە مرۆڤی مسلمان ئاگادار بێت، ئاگاداری ماڵ و منداڵی بێت، بۆ چێ دەچن، دەستنە لای چێ، خوشکان دەبێ ئاگاداری خۆیان بن،
چوونە لای ساحیران و بڕوا پێبوونیان دەرچوونە لە ئاینی پیرۆزی ئیسلام و هیچ ساحیرێکیش نییە ئەوڕۆ بڵێ ئەمن ساحیرم ئیلا بە ناوی دینەوە لەژێر پەردەی دین خۆی شاردۆتەوە. بۆیە زۆر زۆر ئاگادار بن مسلمانانی خۆشەویست. و هەشتەم خاڵ هاوکاریکردنی کافر و بێباوەڕانە بەرامبەر بە ئاینی پیرۆزی ئیسلام بۆ لە ناوبردنی دینەکەی خودای پەروەردگار، بۆ ئەوەی دینەکەی خودای گەورە نەهێڵن هاوکاری و سەرخەری بێباوەڕان بکات. ئەوەش خاڵێکە کە مرۆڤ لە ناو ئاینی پیرۆزی ئیسلام دەباتە دەرەوە. ومن يتولهم منكم فإنه منهم. هەر کەسێک سەرخەریان بێت لە ئێوە ئەوە لەوانە دەفەرمێت خودای گەورە. و نۆیەم خاڵ کەسێک کە پێی وابێت خەڵکانێک بۆیان هەیە لە شەریعەتی پیرۆزی ئیسلام و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەربچن، ڕێبازێکی دیکە بۆ خۆیان هەڵبژێرن غەیری ئەو ڕێبازەی کە پێغەمبەری خدا صلی الله علیه وسلم لەسەری هاتیە، کە چۆن پەروەردگار فەرمووی ومن يبتغي غير الإسلام دينا فلن يقبل منه وهو في الآخرة من الخاسرين. هەر کەسێک ڕێبازێک دینێک هەڵبژێرێت غەیری ئاینی پیرۆزی ئیسلام ئەوە لێی قبول ناکرێت، لە ئاخیریش لە خەسارەتمەندان دەبێت. و دەیەم خاڵ و کۆتایی پشتێکردن لە دینەکەی خودای گەورە، خۆی فێر ناکات و کاریشی پێ ناکات. کو بە زمانی خۆمان دوو لە ڕووتان دەڵێن کەسێکی خۆی لە جێلی دەدات لە ئاینی پیرۆزی ئیسلام، یان بە ئەنقەست خۆی شێت بکات، چونکە کەسانێک هەنە بە ئەنقەست خەڵک پێی گوتیەوە شێتە تاو هەموو شتی ئەوە کردێت، لە حەقیقەتیشدا ئەوە نییە. ئەوانەش تاقی دەکرێنەوە لە ڕۆژی قیامەت شێتەکان. بەڵام هەر کەسێک گوتم کاری پێ نەکات و خۆی فێر نەکات، خۆی لێ جێل بکات لە ئاینی پیرۆزی ئیسلام، ئەوە لە ئاینی پیرۆزی ئیسلام دەردەچێت. با لە ناو مسلمانانیش بژیت. ومن أظلم ممن ذكر بآيات ربه ثم أعرض عنها إنا من المجرمين منتقمون. دەفەرمێت خودای پەروەردگار چێستەم کارتر هەیە لەو کەسە کە ئاەتەکانی خودای گەورەی بەبیر بینەوە، دینەکەی خودای گەورە دەبینێت لە ناو مسلمانانە، بەڵام پشتی تێدەکات. ئێمە انتقام لە مجریمان وەردەگرینەوە، دەفەرمێت خودای پەروەردگار. أقول قولي هذا واستغفر الله لي ولكم ولسائر المسلمين فاستغفروه إنه هو الغفور الرحيم. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين. پێویستە مرۆڤی مسلمان خۆی بپارێزێت لەو دەخاڵە بۆ ئەوەی لە ناو ئاینی پیرۆزی ئیسلام بمێنێتەوە. و فەرقی نییە لەو خاڵانە هەر کەسێک بەگاڵتەوا بکات یان بە جددی بێت، ئەوە هیچ جیاوازیەکی نییە، یان لە ترسان بێت، ئیلا کەسێک کە تهدیدی کوشتنی لەسەر بێت بەڵام وقلبه مطمئن بالإيمان، بەڵام ئیمانی کامل بێت لە ناو دڵیدا، وەکو عەماری کوڕی یاسر کە لە مەککە کوفریان پێکرد بە زمان، بەڵام گەڕاوە لای پێغەمبەری خدا صلی الله عليه وسلم فەرمووی دڵت چۆن بوو؟ فەرمووی دڵم پڕ ئیمان بوو. ئەو کەسە کافر نەبوو. بۆیە مرۆڤی مسلمان دەبێ خۆی بپارێزێت لەو خاڵانە بۆ ئەوەی بمێنیتەوە لە ناو ئاینی پیرۆزی ئیسلام، کە ئاینی پیرۆزی ئیسلام ئاینی ئاشتیە. هیچ لەو خاڵانەش کە باسم کرد مانای ئەوە نییە کە ئاینی پیرۆزی ئیسلام زوڵم و ستەم لە غەیری مسلمانان دەکات. نەخێر، کە یەکەم ئاین، یەکەم ڕێباز کە لە هەمویان ئاشتیترە لە ڕێبازی دنیا و کە دینەکانی پێشتریش کە هەمویان لەغو کراینەوە ئیشیان پێ ناکرێت، تەنها ئاینی پیرۆزی ئیسلامە کە باشترین ڕێگای ئاشتی و بەیەکەوە ژیانی هەڵبژاردووە. بەڵام لە دنیادا تەنها لە قیامەتدا تەنها ئیسلامەتی وەردەگیرێت لە خەڵکی، هیچ شتێکی دیکە وەرناگیرێت. داوا لە خودای گەورە دەکەین کە هیدایەتمان بدات لەسەر ئەو دینە، ئاخیرمان خێر بکە یا رب العالمین، سەباتمان بدێ و شارەزامان بکەی لە دینەکەی خۆت. لێت دەپاڕێینەوە خودایە بمان پارێزی و حفظمان بکەی، ئیمانمان سەلامەت بکەی یا رب العالمین. لێت دەپاڕێینەوە خودایە ئەو نەخۆشی و بەڵایە لەسەر مسلمانان و هەموو جیهان هەڵگری یا رب العالمین. لێت دەپاڕێینەوە خودایە بەناوە جوانەکانت و بە سیفاتە بەرزەکانت شیفای نەخۆشەکانمان بدە یا رب العالمین. شیفایان بۆ بنێری یا ئەرحەم الراحیمین، شیفایەکی عاجلیان بۆ بنێری یا رب العالمین،
بەتایبەتی ئەو کەسانەی کە داوای دوعای خێری مسلمانانیان کردیە لێت دەپاڕێینەوە خوددا شیفامان بدەیت لێت دەپاڕێینەوە خوددا ئاخیرمان خێر بکە یا رب العالمین لێت دەپاڕێینەوە خوددایە لە مردووەکانمان خۆش ببی یا رب العالمین ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين.